کاک دکتۆر باسی پشکەکانتان کرد چەند جۆر پشک لە میهرەبانیە هەیە؟ دوو جۆر پشکێ لە میهرەبانی پشی خێریمان هەیە پشی ئیسtismاری هەیە طبعی ئەمن ئەو پشکە خێریەکان ڕێژیان چەند بوو؟ ئێستا کە 3461 پشکە دەکات 146 زیاتر ئەوە پشی خێریە 146 زیاتر بوویتە پشی خێری ئەوە هەتا ئێستاکەش شتێکی بە خۆشەویستانە برێم میهرەبانی خەڵک بەرهەمەکەی نەدیتیە بەو ئەندازەی کە لە مێشی منە بەو ئەندازەی کە طموحی منە بەو ئەندازەی کەوا ئەمن ئیشی لۆ دەکەم با تێتان بگێنم ئەمە مەزرعەکمان دروست کردیە 7500 چێلی لێ بەخێو دەکەین مانگا چێڵ باشە بڕیار دەدەین دەرێن شیرەکانی ئەو چێڵانە ئەگەر چێڵەکە خێری بیتن دەدەینە فەقیران ئەگەر ئیسtismاری بی دەدەینە دەوڵەمەندان لە بیدایەتیەوە گوتمە لەو 7500 پشکەی ئەگەر دابنین چێڵە 1500 چێڵی ئەمن دەیدەمەوە فەقیران بەرهەمەکەی ئەمن هیچم ناوێ وەکو دکتۆر دلێت نە پشکم دەوێ نە موچەم دەوێ هەتا ئێستاکە هیچ موچەکم لە خستەخانەی میهرەبانی وەرنەگرتیە لە 2008ەوە ئەمن خەریکی ئەو مەشروعیمە بەکردداری 3 ساڵ بەس لە محکەمەی بوو 10 ساڵی پێ چۆتە حکومەت قەنەعەتیان عەرزەکەی دامێ پاش 2 ساڵی زیاتری ویستە تا حکومەت قەنەعەتیان کارەبای دامێ و ئاوی دامێ کە لەگەر قانونی ئیسtismاری لەگەر بەردی بناغی دەبی ئەو کارەبای هەبێ ئەمە پاش 2 ساڵی وەرم گرت و 10 ساڵی پێچوو تا حکومەت قەنەعەتیان زۆری پێچووە تا مەسئولەکان تێگەیشتن ئەمن دەمەوێ خزمەت بکەم ئەمن دەمەوێ خێرێ بکەم دافعی من دین بووە لە بۆ دروستکردنی میهرەبانی وەرم با دافعینگۆ کوردایەتی بی کوردستانی ئاوادان دەکەینەوە با دافعیەکە چیت کە مرۆڤ دۆستی بی یارمەتیەکە چی دەدەین لە ئازاری لێتزاتی دەدەین بەڵام ئەتو دافەکەت سبیتن المهم ئەمە فەقیرێکی علاج بکەین کاتێک 7500 پشک ئەمە 1500 پشک لە بیدایەتی گوتمە هەمووان ئەمن دای دەنێم لە بۆ خێری ئەمن هیچم ناوێ چێ خێری دەکرێت چێ ئیسtismاری دەکرێت کەیف خۆیتی بەڵام ئەوەی ئیسtismاری دەکرێت بزانیتن ئەمن ئاماجم خزمەت خێر خۆشیە دەستورم دانا پەیڕۆ و پرۆگرام فێرم لە کەس نەکرد لە بدایەتیەوە پێم گوت و زەرەر و قازانج شریکی لەوانەیە زەرەر بکەین لەوانەیە خستەخانە بڕوخێ لەوانەیە ئاگری بگرین ئەتو زەرەر و قازانج شریکی نەمگوتیە زەرەر ناکەی مەعمەلە ئەو هالەیە هاتی نەبووینە شریک میهرەبانی دڵسۆزی و لێزانی